بەهۆی پێنەدانی شایستە دارایەکانیان و دواکەوتنی موچەکانیان ماوەی 4 ڕۆژە کرێکارانی ژینگە پارێزی کۆمپانیای شکار لە سنووری شارەوانی چەمچەماڵ و 9 شارەوانی دیکەی سنوورەکە مانیان لە کارەکانیان گرتووە. بەهۆیەوە زبڵ و خاشاکێکی زۆر لە کۆڵان و شەقام و شوێنە گشتەکانی سنوورەکەدا کۆبووتەوە و سیمایەکی ناشرینی بەو شوێنانە بەخشیوە. هاوکات مەترسی بڵاوبوونەوەی چەندین نەخۆشیش لە پاشماوەکانی زبڵ و خاشاک دەکرێت. لێپرسراوی بەشی کارژێڕی کەمپی شۆڕش چەمچەماڵی کۆمپانیای شکار دەڵێت لا ناوڕاستی مانگی کۆتایی ساڵی ڕابردووەوە نووسراویان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆ خەرجکردنی شایستە دارایەکانیان، بەڵام تا ئێستا هیچ بڕەپارەیەکیان بۆ خەرج نەکراوە. ئێمە وەکو کۆمپانیا ماگانە لە حکوومەت شایستەی دارایی وەرەگرین و لە سەرەتای ساڵی نوێەوە کە مانگی یەکەکە تا ئەم لەحزەی ئێمە قسەی تیاکەین 1 دینارمان وەرنەگرتووە. ئەو نووسراوی کە لەسەر کۆمپانیا بۆ بەڵێ لە 12 ئاراستەی لایەنی پەیوەندیداری کردووە هەم لە سلێمانی و هەمیش لە هەولێر، بەڵام تا ئێستاکە جواب نەدراوەتەوە، بۆیە ئێمە نەتوانراوە پاری پێویستمان بۆ سەرف بکرێن. تەنها داواکاری ئێمە ئەوەیە کە ئەو نووسراوی ئێمە کردومانە بێکێشەیە و وەڕۆتی نییە، تەنها ئەوەیە کە لەو شوێنەی کە ئێستاکە گیری خواردۆ کە پێمان وایە لە هەولێرە تەنها بەڕێ بکرێەوە بگەڕێنرێتەوە بۆی بتوانرێت لە سلێمانی پارەمان بۆ سەرف بکرێ و ئێمە بەردەست بکەینەوە کارەکانی خۆمان. ئێمە تقریبەن وە نزیکەی 4 ڕۆژ بۆ 5 ڕۆژێکە بێ وەستاوین لەبەرەوەی کەوا بووچەمان پێنادەن. ئەیتر بەڕاستی وەکو خۆمان کرێکار پێشمان ناخۆشە دڵمان ژانەکە کەوا شارەکە ئەو هەیە، بەڵام کە هەمومان دیارە کەم و چێشمان پێدەن مەجبورین ڕابوەسینیش وا نزیکە بێتەوە لە دوومانیەک موسیانەداوە پێمان، بەڵام تقریبەن بۆ لە سەرەتای ساڵەوە هیچ بڕەپارێک هیچ شایستەدارەیەکیان بۆ کۆمپانیەکە سەرف نەکردووە. نزیکەی دوومانیان لەسەر حسابی خۆیان مانی 1 و 2 داوایمە، بەڵام ئەم دوومانە هیچ موچێکیان نەداوە پێمان. داواکارین کە موچەکانمان بۆ سەرف بکەن و ئێمەش بچینەوە سەر کار و ئیشی خۆمان. ئێمە لە ڕێی جەگری بەڕێوەبەرێکی شارەوانەکانی سلێمانی سەرۆکی شارەوانی چەمچەماڵ باس لەوە دەکات لەگەڵ سەروی خۆیاندا لە هەوڵدان بۆ خەرجکردنی شایستە دارایەکانی کۆمپانیای ناوبراو بۆ ئەوەی لە ئایندەیەکی نزیکدا دەست بە کارەکانیان بکەنەوە. داواکاریش بوو لە هاوڵاتیان هاوکاریان بن لە پاک و خاوێن ڕاگررتنی کۆڵان و شەقام و شوێنە گشتەکاندا. ئێمە لە ڕێی جەگری بەڕێوەبەرێکی شارەوانەکانی سلێمانی و لەگەڵ نووسنگی بەڕێز خوبا تاالبانی لەسەرخەتین بۆ ئەوەی چارەسەر بڕیار وایە لەم هەفتەیە لە سبەی دووسبەی ئینشاڵڵا چارەسەر بێت و ئەم کێشەیە کۆتایی ببێت. ئەمە لە ڕێیەوە ئەمە داوا لە هاوڵاتیان بکەم کە هاوکارمان بن، چونکە بەڕاستی ئەمە کێشەیەکی گەورەیە، تەنها بە چەند ئامێرێک و بە دەکرێکار چارەسەر ناگرێ. هاوکارمان بن زبڵ و خاشاکەکانیان بەرنە دەرەوەی شار تا ئەم 1-2 ڕۆژە سەبریان هەبێت تا کێشەکە چارەسەر بێت. بەداخەوە ئاستی هۆشیاری ئاستێکی زۆر نزمایەوە خەڵک بە شێوەیەکی گشتی بەداخەوە هاوکارمان نییە. کۆمپانیای شکار لە سنووری 10 شارەوانی قەزای چەمچەماڵ و ناحیە و کۆمەڵگەکانی 518 کارمەندی هەیە. لەو ڕێژەیەش 360یان کرێکاری ژینگە پارێزن کە موچەی هەرێکێکیان بۆ مانجێک تەنها 300,000 دینارە. لەم ساڵدا کۆمپانیاکە لەسەر حسابی خۆی موچەی مانگەکانی 1 و 2 بە کرێکار و کارمەندەکانی داوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.